بەداخەوە دوای 21 ساڵ ڕوخاندنی ڕژێمی دیکتاتۆری عێراق بەڵام هێشتا ئەقلەتی شۆڤێنی لە عێراقا لە هەندێک شوێنە ماوە و بە تایبەتی ئێستای مەفۆکسە خەینە سەر کەرکووک لە دوای ئەوەی لە مانگی ڕابردوو لە هەژدەی مانگاکە پرۆسەیەکی ئازادیانە جارێکی تر کەرکووک ناسنامەی خۆی بۆ کورد و پار کردەوە کە کەرکووک کوردستانیە و هەروەها پێکەوە ژیانی هەموو نەتەوەکانە لە کەرکووک بەڵام هەر ڕۆژە و پلانێک لە دژی گەلی کورد دروست دەکرێ بوو ئەوەی نەتوانن ئەم بەڕێوبەرە حکوومەتە خۆجەیە لە کەرکووک تەشکیل بێت لە گەڕەکی نەورۆز بینیمان کە بە بیانووی داگیرکردنی هەندێک خانوو و هەندێک فەرمان بۆ ئەوەی کە بتوانن کوردەکان لەوێ ئیزعاجکەن و جارێکتر بە شێوازێکتر ڕایەنگوازن و لە گەڕەکی عەرەفەش بە هەمان شێوە کە تا ئێستا خەڵکی خۆڕاگری کەرکووک لە هەردوو گەڕەکە دانیشتون کە ئەڵێن ئەمە کوردستانە و ئێمە دەمێکە لەم خانوانە نیشتەجێین ئەمە هۆکارێکە بوو ئەوەی کە پلانی عەقڵەتی شۆڤێنی بەم دروستکردنی ئاژاوە گێڕیە لە کەرکووک نەهێڵە حکوومەتی خۆجەیی لە کەرکووک دروست بێ ئێمە بینیمان کە کورد بوو بە خاوەنی بۆ نمونە چەند کورسیەک بەڵام نەیتوانی مەحافزی کەرکووک دەستەبەرکە بۆیە پێویستی بەوە هەیە لەگەڵ لایەنەکانی تر نەتەوەکانی تر بۆ ڕێکەوتن بۆ لەسەر دانانی پارێزگای کەرکووک بەڵام بە هەموو حەقێک ئەمە حەقی کووردە کە لەبەرەوەی کورد کورسیەکانی بە ڕێژەیەکی بەرچاو هێناوە پارێزگاری کەرکووک تەشکیل بکات و ئومێد دەکەم لە ڕۆژانی ئایندەیە بتوانن پارێزگارێکی کورد کە دیفاع لە هەموو پێکهاتەکان و نەتەوەکانی کەرکووک کات و بەڕێکەوتنی ئەو لایەنانەی کە لە بەرژەوەندی نەتەوەی کورد و کەرکووکە چونکە گرنگە ئەو پارێزگاری کە دائەندرێ و دوور بێ لە عەقڵەتی شۆڤێنی دوور بێ لە عەقڵەتی سڕینەوەی ناسنامەی نەتەوەکان لە کەرکووک بۆی بتوانن لەوێ پارێزگارێک بۆ ئیتفاقکردن لە بینی هەموو نەتەوەکانە لە بەرژەوەندی خەڵکی کەرکووکە دابدرێ ئەوەی کە گرنگە لایەنە کوردیەکان ئێستا بتوانن بەیەکەوە سوور بن لەسەر ئەو ڕێکەوتنەی ئەو ئیتیفاقی کە دایانەوێت لە پێناو بەرژەوەندی کورد و کەرکووک لە کەرکووک ڕێبکەون و سوپاس بۆ خوابینیشمان کە بڕیاری ئەخیر لەسەر کۆمیسیۆن لەسەر ئەم کورسیانەی کە لە کەرکووک بەدەست هاتووە تەزدیق کرا ئێمە بینیمان ئەم پارێزگارەی کە لە کەرکووکە عەقڵەتێکی شۆڤێنی بە هەمان سەردەمی سەدام حوسێن ڕژێمی بەعس هەیەتی کە ئەوێ ناسنامەی کەرکووک تێک بدا ئەوێ کوردەکانی کەرکووک جارێکتر ڕاگوێزێ و دەیەوێ پشێوی و ئاژاوەیەک لە کەرکووک دروست بکات بۆ ئەوەی نەتوانن کە باز لە حکوومەتی خۆجێیی و خزمەتکردن بە شاری کەرکووک بکەن بۆیە ئەو عەقڵەتە هێشتا من ناڵم هەمووی بەڵام هەرماوە بەڵام کە گرنگە لایەنە کوردیەکان بەم شێوازێکی ئیتیفاقی بمێنەوە لەگەڵ لایەنێکی تر کە لە پێناو بەرژەوەندی کەرکووک کابێ ڕێبکەون ڕاگواستنی شارێک واتە سەرنەوەی ناسنامە لە خەڵکی ڕەسەنی منتیقەکە کەرکووک شارێکی کوردانەی پێکهاتەی هەموو نەتەوەکانی تریشە بەڵام ئێمە گەر باز لە مێژووی کەرکووکەین هەمیشە کەرکووک نەتەوەی کورتێکدا زیاتر بووە لەگەڵ نەتەوەکانی تر بە شێوەیەکی ئاشتیانە ژیانیان کردووە بۆیە کەرکووک دەتوانی بڵێ وڵاتێکە یاخود دەتوانی بڵێ مەحافەزەیەکە بەڵام لە شێوازی وڵاتێکی بچووک چونکە هەموو پێکهاتەکان لە کەرکووکا ژیان دەکەن بە شێوەیەکی ئاشتیانە بەڵام بەداخەوە هەندێک لایەن هەیە هەندێک عەقڵیەت هەیە کە بەم شێوازە ئەوێ ئارامی شارەکە پشێوێنی و تێکی بات حکوومەتی ئێستای عێراق پێویستە بە زووترین کات هەڵوێستی خۆی دەربارەی کەرکووک ڕابگەێنێ چونکە ئاژاوە و کێشە دروستبوون لە کەرکووک بۆ مەحافەزەکانی تریش هەرواردە و جێبەجێکرێ حکوومەتی عێراقی ئێستا جگە لەوەی کە ماوەی 2 ساڵە حکومڕانی دەکا بەڵام هێشتا لەژێر تەجروبەشایە چونکە دروستبوونی ئێمە حکوومەتەکانی پێشوو بینیمان بەهۆی کێشە و هاتنە سەر شەقامی کۆمەلگای عێراقی کە فەشەلی هێنا بۆیە گرنگە حکومڕانی ئێستای عێراق دەسەڵاتدارانی ئێستای عێراق هەم لە ڕووی ئیداری هەم لە ڕووی ئەمنی زیاتر بێنە سەرخەت بە تایبەتی بۆ شاری کەرکووک چونکە کەرکووک شارێکە وڵاتانی دەوروبەریش چاویان لەسەرە کەرکووک شارێکە وڵاتانی دەوروبەریش هەوڵەدەن دەستی تێبخەن بۆیە گرنگە حکوومەتی عێراقی بە زووترین کات ئەگەر ئاژاوەیەک لە شاری کەرکووک ئەو لایەنانەی کە وازەحە دیاریشە بتوانێت بیان وەستێنێ لە جێی خۆیان و هەندێک بڕیاری ئیداری هەیە کە لە ئێستادا دەردەکرێت لە بەرژەوەندی کەرکووک و
و هەروەها نەتەوەکانی کەرکووک نییە بۆیە گرنگە حکوومەتی عێراقی بە زووترین کات کار لەسەر ئەوە بکا کە ئارامی کەرکووک بێنێتەوە جێگەی خۆی و ئەو حکوومەتە جێخۆجەیە کە لە کەرکووک پێویستە بە زووترین کات جێبەجێی بکە دابمەزرێ و تایبەتی دانانی پارێزگارێک کە کورد بێ و لە پێناو بەرژەوەندی هەموو نەتەوەکانی کەرکووک بێ دایبنێن. ڕێکەوتن یەکدەنگبوون لە کەرکووک ڕنگدانەوەی دەبێت لەسەر هەرێمی کوردستانیش و ڕنگدانەوەی دەبێت لەسەر هەندێک پارێزگا و ڕنگدانەوەی ئەبێت لەسەر دەنگی کورد لە عێراقیش لە پۆستەکانی تری عێراقیش لە پەرلەمانی عێراقیش چونکە ئەگەر بێت و بە شێوەیەکی یەکگرتو نەچنە کەرکووکەوە و کورسەکانیان لە پێناو مەساڵحی کورد و نەتەوەکانی کەرکووک نەبێ بە تەکید ئەوە ئاژاوە لە کەرکووک دروستە بێ ئەم ئاژاوەش ڕنگدانەوەی دەبێ بۆ سەر عێراق و هەروەها دەنگیشیان لە پەرلەمان چونکە ئێستا ئێمە عێراقۆی لە ئاڵۆزێک و لە دانانی بۆ نمونە ڕئیسی پەرلەمانی عێراق گەڕێت چونکە ئێمە بینیمان حەلبووسی بە بڕیارێکی دادگا لە پەرلەمان دوور کەوتەوە بۆ ئێستا پێویستە ڕئیسێکی تری پەرلەمان دابدرێ لەبەر ئەوە دەنگەکانی کورد لەوێ پێویستە بە یەکگرتووی بێ بۆی ئەو کەسێک کە دائەندرێ هەردوو لە بڵێ حیزبەکانی کوردیش ئیتیفاقیان لەگەڵ هەبێ لەگەڵ لایەنە شیعیەکان و سونیەکان وە گرنگە لایەنەکانیش کوردیەکانیش لە کەرکووک بە هەمان شێوە بیر لەوە بکەنەوە بە کۆدەنگی بە یەکگرتنی کورسەکانی خۆیان و بەڕاوێشکردن لەسەر ئەو لایەنەی ئەو پێکاتێک کە لەگەڵ خۆیانە بۆ زامنکردنی کورسی پارێزگا ڕێبکەون لەسەری هەندێجار هەندێشت لە شەقاما ئەوترێ مەرج نییە لەسەر مێزی دانوستاندن بەو شێوازە بێ ئێمە هەندێک جارە بینین لە ڕێی سۆسیال میدیا یاخود میدیاکانەوە کاتێک کە باز لە شێوازی ڕێکەوتن و ئیتیفاقەکرێ ڕەنگە بە شێوازێکی زۆر گەورەتر لە واقعی حاڵەکەی خۆیان بیبینین بۆیە بە قەناعەتی من ئەگەر ناکۆکیێکی شەبێ ئاڵۆزیەکی شەبێ و دەستێکی دەرەکی شەبێ بەڵام کورد لەوێ مولزەمە بێ لەگەڵ یەکترا ڕێکەون چونکە ئەمە چارەنووسی کورد و کەرکووکە.